خۆی ئێستا هەڵبژاردن نرخی نەماوە لە هەرێمی کوردستان چونکە ئەوە تا بزانە سەرۆکی پێشووی هەرێم ویلایەتەکەی تەواو بوو تا ئێستا ئامادە نییە واز بێنێ لە دەسەڵات ئەوە تا پەرلەمان هەڵبژێردراوی خەڵکی کوردستانە پەرلەمان پەک کراوە بۆیە ئێمە بێت جار لە پێش ئەسڵ نرخ بۆ هەڵبژاردن بگێڕینەوە بۆ دەنگی خەڵک بگێڕینەوە اینجا باسی هەڵبژاردنیش ئەزانی بەڕاستی من یەکشت بە سەراحەت بە ئێوە بە هەموو بە ڕۆژنامەنووسان بڵێم کە دۆخی هەرێمی کوردستان بە شێوەیەک نییە کە بە کاراکردنەوەی پەرلەمان تەنانەت بەچوونەوەی من بۆ پۆستی سەرۆکایەتی پەرلەمان بە گۆڕانکاریکردن لە پۆستی سەرۆکی پەرلەمان بە چوونەوەی وەزیرەکان ئەم دۆخە چارەسەر کرێ وەزای خەڵکە بینین وەزای خەڵک چۆنە ڕۆژانە خەڵک موچەکەی بڕاوە کراوە بە ڕۆبع موچەکەی نادرێ داهاتی هەرێمی کوردستان وونە سیستمی حکومڕانیمان نییە ئەسڵەن ئێستا ئێمە لە هەرێمی کوردستان سیستمێکی حکومڕانی جێگیرمان نییە دەسەڵاتەکان هەمووی پەکی کەوتووە شەرعیەتی هەڵبژاردن پەکی کەوتووە پرۆسەی دیموکراسی پەکی کەوتووە بۆیە بەڕاستی بە کۆبوونەوە دوان و ئەم جۆرە کۆبوونەوانە من پێم وانە ئەگەر ئیرادەیەکی حەقیقی نەبێ بۆ ئەنجامدانی چاکسازی ڕیشەیی لە سیستمی حکومڕانیان دروستکردنی سیستمی حکومڕانی بۆ هەرێمی کوردستان چاکسازیەکی ڕیشەیی لە ئیدارە و لە حکومڕانی لە هەرێمی کوردستان دۆخی خەڵک زۆر گۆڕانکاری بەسەرانە ئەزانی ئەگەر پەیوەندی من ئەگەر پۆستەکەم بەلاوە گرنگ بووایە ئەوە هەندێک داواکاریم جێبەجێ کرد بۆ ئەوەی لە هەولێر بمێنمەوە پۆستی من بە قوربانی خەڵکی کوردستان بە قوربانی بەرەو پێشبردننی دۆخی هەرێمی کوردستان وەرن هەموو پۆستەکان بکەنە قوربانی خەڵکی کوردستان و قوربانی بەرژەوەندی باڵاکانی خەڵکی کوردستان